لە ئەنجامی واچۆکردنی یادداشتنامەی لێکتێگەیشتنی سێقۆڵی لەگەڵ تورکیا لە میانی لووتکەی مەدرید هەریەکە لە سوید و فینلەندا بۆ بوونە ئەندام لە ناتۆ بانگێشت کران. بەم جۆرە هاوپەیمانی باکووری ئەتڵەسی کە لە سی ئەندام پێک هاتووە لە چەند ساڵی داهاتوودا فراوانتر دەبێت. بەردی بناغەی ناتۆ لەگەڵ یەخستنی هێزەکانی بەرگری لە ژێرناوی هاوپەیمانی برۆکسل لە نێوان بەلجیکا و هۆڵندا و لۆکسەمبۆرگ و فەڕەنسا و ئیتالیا دوای جەنگی جیهانی دووەم دانرا. دوای ساڵێک هاوپەیمانی برۆکسل ئەمریکا و کەنەدا و ئایسلەندا و ئیتالیا و پورتوگال و نەرویج و دانیمارک هاتنە ناو هاوپەیمانیەکە و هاوپەیمانی برۆکسل گۆڕدرا بۆ ناتۆ. بەم جۆرە ناتۆ لە ساڵی 1949 لەلایەن 12 وڵاتەوە دامەزرێنرا. لە ناتۆ لە ماوەی چەند ساڵێکدا هەژار فراوانبوونی بەخۆیەوە بینیوە و ژمارە ئەندامانی وڵاتیایدا گەیشتووەتە 30 وڵات. یەکەمین فراوانبوونی ناتۆ بە بەشداری تورکیا و یۆنان بوو لە ساڵی 1952. ئەڵمانیای فیدرالیش لە 1955، ئیسپانیا لە ساڵی 1982، چیک و هەنگاریا و پۆڵندا لە 1999، بولگاریا و لاتیڤیا و لیتوانیا و ئیستوانیا و ڕۆمانیا و سلۆڤاکیا و سلۆڤینیا لە 2004 و ئەلبانیا و کڕواتیا لە 2009 و مۆنتینیگرۆ لە 2007 و مەکەدۆنیا لە 2020 بوونە ئەندام. هەرچەندە ناتۆ پەیڕەوی سیاسەتی دەواازەی کراوە بۆ زیادبوونی ئەندام دەکات، بەڵام مەرجی کۆدەنگی سەرجەمەندامانی ڕێکخراوەکەوای کردووە بوونە ئەندام لە هاوپەیمانیەکە پێویستی بە قۆناغێکی زۆر درێژ بێت. قۆناغی یەکەمی ئەندامێتیەکە بە گەیشتنی ڕێکەوتنی تەواوی ئەندامانی ناتۆ و دواتر بانگێشتی فەرمی ناتۆ بۆ ئەو وڵاتە دەست پێ دەکات. دوای ئەمەش لە بنکەی سەرەکی ناتۆ لە شاری برۆکسلی پایتەختی بەلجیکا گفتوگۆ لەسەر مەرجە سیاسی و یاسایی و سەربازیەکانی وڵاتە نوێیەکە دەکرێت. پاشان وڵاتە نوێیەکە نامەیەک ئاڕاستەی سکرتێری گشتی ناتۆ دەکات کە ئامادەیە مەرج و بەرپرسیارەتیەکانی ئەندامێتی ناتۆ جێبەجێ بکات. دواتریش ناتۆ پرۆتۆکۆلەکانی بۆ بوونە ئەندامی وڵاتە نوێیەکە ئامادە دەکات و لەلایەن وڵاتانی ناتۆەوە واژۆ دەکرێت. پاشتریش ئەمریکا ئاگادار دەکرێتەوە لە پەسەندکردنی ئەندامێتی وڵاتە نوێیەکە و سکرتێری ناتۆ بانگێشتی ئەندامە نوێیەکە دەکات بۆ بەشداریکردن لە هاوپەیمانیەکە و لە کۆتاییدا ئەندامی نوێ بەڵگەنامەی پەیوەستبوونی خۆی پێشکەش بە ئەمریکا دەکات. لە ئێستادا هەریەکە لە ئۆکرانیا و جۆرجیا و بۆسنیا و وەرزەگۆڤینیا لە چاوەڕوانی بوون بە ئەندامن کە لە سەرەتای ساڵانی 2000ەوە خواستی خۆیان بۆ ئەندامێتی لە ناتۆ دەربڕیوە و لە لووتکەی ساڵی 2008دا ئەندامانی ناتۆ لەسەر ئەندامبوونی ئەو وڵاتانە ڕێککەوتن. Okay, I think we're ready to start. So please find your seats.